لەگەڵ ئەوەی دابینکردنی نەوتی سپی بۆ هاوڵاتیان لە وەرزی زستاندا ئەرکی سەرشانی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە، بەڵام لە ئێستادا کە وەرزی سەرما دەستی پێکردووە بەشێک لە هاوڵاتیان بە شەنەوتی ساڵی پاریان وەرنەگرتووە. بەهۆی گرانی نرخەکەشی لە بازاردا بەشێکی زۆری هاوڵاتیان ناتوانن نەوتی سپی بکڕن. لە سنووری قەزای چەمچەماڵی ژمارەیەک هاوڵاتی خۆبەخش بە هاوکاری خێرخوازان و سەرمایەدارانی سنوورەکە بە شەنەوتی سپیان بەسەر زیاتر لە 350 خانەوادەی هەژار و کەم دەرامەتدا دابەش کرد. ئێمە لە هەموو ساڵێکدا پشتیوان بەخوای گەورە پاشان خێرخوازان هەڵساوین بەکڕین و دابەشکردنی نەوت بەسەر ئەو ماڵە هەژارانی کە سنوورەکەماندان. ئێمە زیاتر لە 600 ماڵی هەژارمان لایە کە بە ناوی سیانی و ژمارە و ئەوانەوە لامانە، هەر لە گەڕێکی نوێنەری خۆمان هەیە، ئێمە لە ڕێی نوێنەکانی خۆمان و دابەش یەکەین بەسەریانە. ئێمە ئەمە لە ڕێگەی خێرخوازانەوە کرێم، هەر چونێ دەلا خێرخوازێک $100 $200 و 1000 لیتر ئاوا کۆمان کردوێتەوە و ئەم پرۆژەوانەمان لێ دروست کردووە. بۆیە ئێمە داوامان لە هاو خێرخوازان کردووە، ماڵیان ئاو بێهاتنەوە دەمە داواکەمانە و ئەمەندە نەوتمان دابین کردووە بڕی 350 ماڵ ئینشاءالله نەوتیان بۆ ئەوەی پشتیوان بەخوای پەروەردگار. هەر ماڵێک مامۆستا لە دەست پێەکە لە 40 لیترەوە هەتا 60 لیتر. لای خۆشیانەوە هاوڵاتیان باس لەوە دەکەن حکوومەت لەم ساڵدا هیچ بەشە نەوتێکی سپی بەسەریاندا دابەش نەکردووە. بەشێکی دیکەیان ئاماژە بەوە دەکەن ماوەی 2 ساڵە هیچ بڕەنەوتێکیان وەرنەگرتووە. هاوکات ئەم هەنگاوی خێرخوازانی سنوورەکەش بەرز دەنرخێن و دەستخۆشییان لێ دەکەن. دەستخۆشتان لێ ئەەکەم کەەوە هاتوونە بەهانای ئەم خەڵکە فەقیر فوقەرا بەم سەرما و سۆڵەیە و ئەم نەوتە ئەبەخشن بەو خەڵکە. خوای گەورە پاداشتان داتەوە. بەڕاستی خەڵکی زۆر هەیە، ینی تر ئەوان حاڵێتی ئەهوایە و ئێستا منش هەتیوم هەیە، دوو برازای هەتیوم هەیە ئەوانە ئینشاءڵڵا ئەمە شوێنی خۆی ئەگرێت و پاداشتان لای خۆی لە ئێستایە نەوت وەکو خواردن وەکو پارە لە ینی شتێکی سەرەتاییە لە ئێستا لەم سەرماسۆڵە کە ئینسان پێویستی پێیەتی بەڕاستی شتێکی زۆر زەروری تر وەکو خواردنەکە وەکو سوکنە وەکو پارە ینی زەخیرەیە بەڕاستی نەوت ئێستا لەم کاتێ. دەستخۆشیان لەکەین، زۆر سپاسیانەکەین بۆ هاوکاری ئەم فەقیر و هەژارەی ئەم شۆڕش و ئەم چەند خەڵکی چەمچەماڵە. حکوومەت نەفتی دابەش نەکەین، چەمچەماڵ نیەتی. ئێمە فۆرمان کەرکووکیش بەخوا وەرمان نەگرت. ئارە وەڵا بۆمان نەهات، 2 جا 3 جا ڕۆی ئەیبوتیان نەبێ خۆت بڕۆی، خۆمیش بڕۆم 2 ڕۆژ 3 ڕۆژ دانیشتمە دیار نەفتەوە بۆم نەکرێ. وەڵای زۆر باشن، وەڵای حکوومەت هیچ بۆ خەڵک ناکە. ئەوەی پێویستی حکوومەت بێ بۆمان نەکریاوە. بەس وەڵای هاوکارانمان زۆر باشن، خێرخواز دەستیان خۆش بێ ماڵیانەوە. ئیمساڵ ساڵەکەی سەختە، خەڵک پێویستی بە نەوت زۆرە و لەم کاتەیشا نەوت کەمە، نەوتیش گرانە هەیە. بەس چییە گرانە کاکەیان لە قەوەی فەقیران نایە. ئیسە وەڵڵای ماڵی وایە ئەڵێ یەک جلیکانە نەوتم نییە. خوای ئەمە هیچمان نەدیوە، من هیچم نەبیناوە، هیچمان وەرنەگرتووە، نە پار زۆرمان کرد نە ئیمساڵ زۆرمان گرتووە. نا وەڵڵاهی نەمبیستەوە و نەیچ وەریشم نەکردو. وەڵای حەمد و سەنا بۆ خوای گەورە ئەمە یارمەتیدانی باشە بۆ فەقیر. خوای گەورە لێتان بەزاوکە. فەقیر ئەگەر بە من نەزانێت ئیتر بەخۆ نازانێ. بەردەوامی پاشەکەوتی موچەی موچەخۆران و قەیرانی دارایی و لەم وەرزەشدا دامەشنەکردنی سوتەمەنی ئەرکی سەرشانی هاوڵاتیانی هەرێمی قورستر کردووە. هەرەمەش وای کردووە بۆ خۆگەرمکردنەوە پەنا بۆ ئامێرە کارەبایەکان بەرن کە ئەمەش لۆدێکی زیاتر دەخاتە سەر کارەبای نیشتیمانی و لە ڕابردووشدا چەندین ڕووداوی دڵتەزێنی بە دوای خۆیدا هێناوە. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، ناحیەی شۆڕشی سەر بە قەزای چەمچەماڵ.